لە ساڵی 2009 کە ئارتێتا بۆتە ڕایەنەری یانی ئارسناڵ بەردەوام ئەمتیپە لە نوێربوونەوەیە بووە بەردەوام کارجۆری تیپەکەی تر لەو ئەقڵێتە دەرچوو کە بازرگانی بکە تاقیکردنەوەیکی قورست لە پێشە ئۆدیگاری چێکە لە یاریزانە زۆر باشەکان و چێکە لە یعنی ڕەمزەکانی تیبەکە کە ئەمەدە نابێت لە ڕواان وا بوو کە غەدر لە ئارسناڵ تاکسیدان لە خولەکی چرۆنەوە دیکلان ڕایس کاتی سووری پێدرێت لەبەر هۆکارێکی زۆر نادیان پێم وایە ئەم ساڵ دەتوانێت ڕکابی بنەوەی نازناوەکە بۆ پێم وایە دەتوانێت نازناوەکە بۆ وەرزی ڕابردوو سیرات وەرزی ڕابردووش تۆ لە ڕکابەرە بەهێزەکە نەتێژ ڕکابەرە بەهێزەکە بەرتاستە بەسەر تاسەکە یعنی لە یاریگەی خۆت لێت بردەوە. بینەرانی عزیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مسیدات بابانیم خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامی هەفتانی وەرزش بە دیداری ئێوەی عزیز شادم بۆ بینەرانی عزیز بۆ مەڵقەی بەرنامەکە تەوەرێکی ئینگلیزیانەمان هەڵبژاردووە باسێک لە یانی ئەرسناڵەکەین کەوا ماوەی چەند وەرزێک ئارتێتا ئەرکیڕانەدایەتی ئەم یانەی وەرگرتووە ئاسی تیپەکە و ئەنجامەکانی تیپەکە زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە زۆر پێشکەوتووە بەڵام تەنها یەک شتیکەمە ئەویش بردنەوەی نازناوی خولی ئینگلیزیە ناسرا بە پریمەر لیگ ئێمە بۆ باسکردنێک لە یانی ئەرسناڵ و کێشە و گرفتەکانی و هۆکارەکانی نەبوونی بە پاڵەوان و ئامادەکارەکانی بۆم وەرزە لە نێو سۆلی بە سوپاسەوە میوانداری ڕۆژنامەنووسی وەرزشی گۆران محەممەدمان کردووە کا گۆران سڵاو لێبێ و دڵخۆشمە ئەمڕۆ لەگەڵمانی. سپاس بۆ تۆ کاکسیدادی بەڕێ سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کەناڵی سلێمانی عزیز. دووبارە بەخێر بێ کا گۆران بە لەوە دەست پێ بکەم هۆکاریەوەی ئەرسیناڵ ینی چەند وەرزێکە ئاسی تیپەکە بەرەو پێش چۆوە ئەنجامەکانیی زۆر باش بوون بەڵام جاریوە لە جەولەکانی کۆتاییە خۆی نازناوەکە لە دەسەیە هۆکاری ئەمە تۆ بۆچێک گرتوکەنی توانێت نازناوەکە بێتەوە. بەڵێ دووبارە سپاس بۆ ئێوە بێگومان لە ساڵی 2009 کە ئارتێتا بۆتە ڕایەنەری یانی ئارسناڵ بەردەوام ئەمتیپە لە نوێربوونەوەیە بووە بەردەوام کارجۆری تیپەکەی تر لەو ئەقڵێتە دەرچوو کە بازرگانی بکە چونکە ئێمە بیرمان نەچێت لە سەردەمی ئارسن فینگەر لە ساڵی 2000 وەرزی 2004 پاژەوەی بەبێ شکست نازناوی پرێمەر لیگیان بەر ئیدی ئەم تیپە بووە تیپێکی تا ئەندازێکی زۆر بازرگانی ینی یاریزانی لە قوتابخانەکەی خۆیەوە دروستە کرد و پێشکەشی یانە گەورەکانی ئەوروپایە کرد هێندەی دڵی لای پارەپایاکردن و بازرگانی بوو هێندە دڵی لای بەرنەوە نەبوو چونکە بەڕاستی ئەگەر ئەم پارەی کە ئێستا بۆ ئارتێتا سەرف کراوە لە ماوەی پێشووە لە ساڵانی ڕابردووە بۆ ئارسن فینگەر سەرکرای ڕەنگە نازناوی تری بەدەست بێنایە ئەمە لە کەمکردنەوەی شانی ئارتێتانە بێگومان ئارتێتا چێژێکی گەورەی بە یاری ئارسناڵ بەخشیەوە بێگومان ئارتێتایەکێکە لەو ڕایەنەرانی کە من بۆ خۆم حەز زۆر بە شێوازی یاریکردنی یەکەم شێوازێکی هێرشبەرانەی چێژبەخشی زۆر خۆش بەڵام ئەمەوێ فەقەرە ینی قسەی لەسەرکەم لە 2009ەوە کۆمەڵە گرێبەسی زۆر باشی بۆ ئەنجامدرا و بەردەوام لە چەند ساڵی لە 3 ساڵی ڕابردوویشە بۆ لە ڕکابەرە بەهێزەکان بە تایبەتی دووەرزی ڕابردوو ڕکابەرێکی بەهێزی مانستەرسی بوو بۆ بنەوەی نازناوی پرێمەر لیگ بەڵام وەکو خۆت فەرمووت لە دو ساتەکانە ئەم تیپە نەفەسی درێژ نابوو لە جەولەکانی سی بەدواوە ئیدی باڵەدەستی مانستەرسی بەسەر ئارسناڵا دەرەکەوت. کاکسیدات هۆکاری سەرێکی ئەوەی کە ئەم چەند ساڵا بزان پێش بەرنامەکەش پێم وتی هۆکاری سەرێکی ئەم دوو ساڵی کە ئارتا نازناوی پرێمەر لیگی نەبردو من پێم وایە بوونی ڕایەنەریشی گەورەیەک و پێپ گواردیۆلایە کە بەڕاستی ڕایەنەرێکی نەفەس درێژە تیپەکەی تیپێکی نەفەس درێژە تیپەکەی پێکاتێکی گەورەی هەیە ینی جێگرەوەی زۆر باشەیە لەسەر کورسیەدەک بۆیە لەگەڵ هەموو ئەمانەشا زیرەکی گواردیۆلا لە مامەڵەکردن لەگەڵ ئەو هەموو پاڵەوانیتی کە لە ئینگلترا هەیە تۆ ئێستا ببینە لە ئینگلترا جامی یەکێتی یانەکان ئینگلترا هەیە جامی یەکێتی یانە پیشەکەرەکانی جامی ئیتیحاد و خولی ئینگلیزی هەیە وەستا بەڵێ کارەباو بەڵێ ئەمانە هەمووی ینی گواردیۆلا زانیوێتی چۆن تەعامل لەگەڵ ئەم هەموو یاریانەیەکە ئەمە هەمووی گرنگەیە و ئەزمونە گەورەی گواردیۆلا هەیەی و ئەزمونە ئارتێتا نیەتی بەراورد بە گواردیۆلا ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئارسناڵ نازناوەکە ینی هەندێک هەڵی تا کەسیژ ینی هەڵی یاریزان ینی لە دەستدانی هەلی زۆر بۆ منە وەرزی ڕابردووتر لەژێر لە یاری فۆڵهامە بینیمان ئارسناڵ هەلێکی وەرزی ڕابردوو بەرامبەر بە ئەستۆن ڤیلا تا خولەکانی هەفتاوەشتا ئارسناڵ تەنگی بەتیبەکەی ئۆنای ئێمیری هەڵچنی بوو بەڵام دوجار لە خولەکی هەشتا بە دو ئەستۆن ڤیلا 2 گۆڵ تۆمارەکە ئەم وەرزە بەراورد بە وەرزی ڕابردوو پێکاتی ئارسناڵ جێگیرترە بینم بەس بەداخەوە کە لە شووی فیفا ئێمە تووشی دوو پێکانی خورس بووین کە هەریەکە لە کالافیۆری و ئۆدیگاردەکە
و سیاری قورسیش چاوەڕێی ئارسناڵەکە لە چەند هەفتەی داهاتوە ینی یەکشەمەی داهاتوو لە نەو یاریگای تۆتنهام بەرامبەر تۆتنهام یاریەکە پاشان ڕۆژی پێنجشەمەی بە درێسی دووەم و ئەرسناڵ یاریەکە چەند ساڵ هەر بە درێسی یەکەمەوە بەرامبەر تۆتنهام چەند ساڵە بەرامبەر تۆتنهام لە یاریگای تۆتنامە بە درێسی یەکەم و یاری کردو بەڵام ئەم ساڵ یەکێتی تۆپی ئینگلیزی ناچاریان کردووە بە درێسی دووەم یاریکە ڕکابەرێکی مێژووی و دوژمنایەتێکی مێژووی لەبینی ئەم دوویاریزانە ئەوڵێ سوورە چیاسی لە قوتەبێتەوە تۆگە سەیری لۆگەکەی پشتمانەوە بکەی ینی تۆپەکەی ئارسناڵەوە لە نێو یاریگەی ئیمارات ڕووی لە یاریگەی وایت هارلینەکە ئێستا یاریگەی تۆتنهام ناسراوە بۆیە ڕکابەرێکی مێژووی بەستەکەم چییە تۆ ڕۆژی یەکشەمە تاقیکردنەوەیکی قورست لە پێشە ئەو دیگاریچێکە لە یاریزانە زۆر باشەکان و چێکە لە ینی ڕەمزەکانی تیبەکە کە ئامادە نابێت لە هەمان کاتە پێنجشەمەی داهاتووتر لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرامبەر بە ئەتلانتا یاریەکەی دوایەوە یاریت هەیە لە نێو یاریگای ئیتیحاد بەرامبەر ینی مانچستەر سیتی کە ئەمە گەورەترین تاقیکردنەوەیە ئارتێتا و ئارسناڵ تاقیکردنەوەیەکی قورسیان تێپەڕان لە هەفتەی دووەم بەرامبەر ئەستۆن ڤیلا کە توانیان دوو گۆڵ بە تۆمارکەن و بەرنەوە بەدەستبێنن و لە یاری سێمیش بەرامبەر برایتن بەڕاستی هەموو چاودێرانی ریاضە هەموو ئەوانەی کە هەندەری تۆپی وێیەکی پاک و سەلامەتن بڕوایان وا بوو کە غەدر لە ئارسناڵ کرا کاکسیداد لە خولەکی 49 دیکلان ڕایس کارتی سووری پێدرێت لەبەر هۆکارێکی زۆر نادیار هەر کەس نازانێت هۆکارەت چی بوو کە دیکلان ڕایس تووشی کارتی دووەمی زەرد بوو لەو یاریە ئەگەر باسێکی ئامادەکاریەکانی ئەم وەرزەی ئەرسیناڵکەین ئامادەکاریەکانی کە لە هاویندا ئەنجامی یاوە ئەو گرێبەستانی ئەنجامی داوە پێ دوایە ئەم گرێبەستانە بتوانێت زمینە سازیە بکەوە تیپەکە بگەێنێت ئەو خاڵی کە نافەسی درێژ بێت و دوجار بە نازناوەکان شاد بێتەوە لەبەرەوەی وەک خۆت باست کرد ئەرسیناڵ لە وەرزەکانی ڕابردووە نەفەسی درێژ نەبووە کە هۆکاری سەرەکی بە بۆ لە دەستدانی نازناوەکان تاوەگو چەند جەولەیەک بۆ نمونە جەولەکانی کۆتاییش لە پێش بۆ لە خاڵە بەڵام لە جەولەکانی کۆتایی نازناوەکەی لە دەستداوەوە ساڵی ڕابردووش بینیمان لە خولیانە پاڵۆنەکانی ئەوروپاش ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد بەڵام دوجار لەوێژ ماڵ ئاوایی کرد ئەو گرێبەستانەی ئەم ساڵ ئەرسیناڵ کردوێتی وە بەکوی گشتی چەند ساڵی ڕابردوو گرێبەستەکان لەسەر خواستی ئارتێتا کردراون وە ئەو پلانە ماوە درێژیکەوە ئارتێتا دایناوە ئایا یاریزانەکان لەسەر خواستی ئەو کراون یاخود ئیدارە خۆی براری لەسەرداوە ئارتێتا ئەوەی وتبێتی بۆ بێن بۆیان هێناوە ینی لەوەتی ئارتێتا بۆتە ڕایەنەر کارژێڕی ئارسناڵ وتم سڕف بیر لە برنەوەی نازناوێکی خولی نایب ئینگلیزیە کاتەوە لە برنەوەی نازناوەکانە کاتەوە ئەوەی کە ئامادە کراوە و کردراوە و گرێبەستانەی بۆ نمونە هەر لە سینچینکۆ و هەر لە وەرزە کڕینەوە گواستنەوەی کارافیۆری وە کڕینی تیمبەر لە وەرزی ڕابردووە کە تووشی پێکانە دەسەر لە پێکاتی سەرکی تیپەکەیە وەکردنی گابریێل خیسۆس لە مانچستەر ئەمانە هەمووی لەسەر خواستی ئارتێتا بۆ ئارتێتا هۆکاری یەکەم و کۆتایی بۆ لە ئەنجامدانی ئەم گرێبەستانە گرێبەستی دیکلان ڕایس بە هەمان شێوە کە گەورەترین گرێبەستیانەی ئارسناڵە بۆیە بەڵێ بێگومان ئەم گرێبەستانە لە ژێر سەرپەرشتی ئارتێتایە کراون ئارتێتا وتوتی ئەم گرێبەستانەم زەورە ئەنجامی بدەن گەشتبین و خۆشحاڵم بەم گرێبەستانە و ئارسناڵ پێکاتێکی باشی هەیە کاکسیداد تەنها ئەوەی کە من نیگەرانەکە نەبوونی بەدیلێکی باشە بۆ سەرڕەمی تیپەکە یعنی یاریزانێکە ئێستا گابریێل خیسۆس تووشی پێکان بۆ یاریزانێکە بتوانێت کای هاڤێرتز یاریزانی سرف سەرڕەم نییە یاریزانێک نییە کە بەتەواتی لە سەرڕەم پشتی بەستی بەڵێ بێگومان پشتی ئەگە تۆ باشەوە وەکو خۆی یاری بکە بێگومان گواستنەوەی دەبوو ئارسناڵ خەمێک لە گواستنەوەی سەرڕەمیشی بەهێز بخوا ئەمە لە وەرزی ڕابردووش بە پێکاتی ئارسناڵەوە دیار بووە بۆیە تەنها کێشەم لەگەڵ پێکاتی ئێستای ئارسناڵە بوونی سەرڕەمێکی باشە کە ئارسناڵ نیەتی ئەگینا ئەوکو هێڵی بەرگری خاوەنی چەند دیاریزانێکی بەتوانێت وەکو ساری با و گابریێل ماگالێس و بن وایت و لە هەمان کاتە تۆمیاسۆ و زینچینکۆ و تیمبەر و ئەمانە هەموو یاریزانی زۆر باشن لە هێڵی ناوەند ئۆدیگارد و هاڵە جۆرجینۆ و تۆماس پارتی و دیکلان ڕایس باڵەکان بێگومان تۆ تروسارد هەیە یەکێکە یاریزانە زۆر باشەکانەوە ڕەحیم ستەرلینگیشی گواستۆ ئەگەر چی من پێما بوو گواستنەوەی ڕەحیم ستەرلینگ هیچ زەرور نییە زیان نەبوو ویستمەوە بپرسم وەڵی کاکسیداد من لە سەردەمی لیڤەرپۆڵ و ڕەحیم ستەرلینگم بە یاریزانێکی باش نەزانیوە یاریزانێکی باش بۆ پێی یاریزانێکی سوپەر بێ یاریزانێکی لایکەرەوە بێ یعنی ئێستا تۆ گواستنەوەی ڕەحیم ستەرلینگ ڕەنگە بە ئەگەرێکی زۆر بۆ بەدیلی تروسارد و بۆ بەدیلی
مارتینێلی بێ بەڵام لە هەمان کاتیشا دوو یاریزانت هەیە لە یەک شوێنارەکەن من بەلامەوە سەیرە تۆ دەبوو لە کاتە بکاتە بەدیلی ساکە بچێت لە باڵی ڕاستەوە یاری پێ بکات ناشتوانێت ینی کاک سیدا تۆ لە شوێنی کتر برینتێت تۆچی شوێنی تر ساڕێژ ئەەکەی یانی تۆ لەم باڵی چەپەیە هیچ کێشەیەکرد نێت تۆ دوو یاریزانی بەتواناتێ مارتینێلی یاریزانێکی خێرایە تروسارد یاریزانێکی زۆر مەهاریە زۆر هوەریە بێگومان زین چی کاک سیدات گواستنەوەی ڕەحیم ستێرلینگ شتێکی زۆر زیایە بەڕێی من بۆ کاتی پێکان ڕەنگی کەمێکی ئیسفادەی هەبێ من ئەو کاتەشی جۆرجینۆشیان گواستەوە لەگەڵ گواستنەوەی جۆرجینۆشانە بووم چکەم پێمەوە تۆماس پارتی لە ئاستێکی زۆر بەرزایە ئەگەر تۆماس پارتی نەبێ ئەوە دیکلان ڕایس هەیە ئەوە ئۆدیگارد هەیە بەڵام لە هەمان کاتە من پێم وایە ئەو گوتم گرێبەستیشی خێرشبەری سەرڕەم زۆر باشتر بوو لە گواستنەوەی ڕەحیم ستێرلینگە کە بەڕاستی کۆتایی پێهاتووە کە ینی بینیمان لە چێلسیش بۆ ئاسە زۆر بەرزەوە دەرنەکەوت بۆیە گەشتبینم بە هەموو گرێبەستەکانی ئارسناڵ بەڵام دەبێ ئەم دووبارەیەکەمەوە وەکو وەرزی ڕابردووش لە چەند شوێن وتم دەبێ ئارتێتا خەمی یەک پاڵەوانەتی بخوا ئێستا لای خەڵکی بەریتانیا و بەتایبەتی لای هاندەرانی ناو لەندەن هاندەرانی نێوێریگەی ئیمارات ئەم لەم 20 ساڵە ئارسناڵ نازناوی پرێمەرلیگی نەبردووە برنەوەی نازناوی پرێمەرلیگ زۆر پیرۆسترە لای ئەوەکو لە برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ لە ئێستایا بۆ هەندرانی یانەی ئارسناڵ چونکە 20 ساڵ ئەم نازناویان نەبردوێتەوە بۆ لیڤەرپوڵیش بە هەمان شێوە بوو بێگومان کلوب بەڵێ ینی دەبێ ئەڵێ بەدوای دوور کە کەروێشکارڕاکە هیچیانی پێناژیری ئارتێتا ئەم پێکاتی ئارتێتا من پێم وانییە قابلیەتی برنەوەی هەردوو نازناوەکەی هەبێ دەبێ ئارسناڵ و ئارتێتا بە دوای یەک بتوڵەیان ڕابکەن دەبێ بە دوای یەک پاڵاوانتیان ڕابکەن کە ئەویش برنەوەی نازناوی پرێمەرلیگە هەرچەنە من پێم وایە برنەوەی نازناوی پرێمەرلیگ هیچی کەمتر نییە لە برنەوەی نازناوی چامپیۆنزی هێندەی ئەو پاڵاوانەتیە قورسە هێندەی ئەو پاڵاوانەتیە پێویستی بە شێبڕکیە و پێویستی بە خوامەدەکردن و کێشمە و ئەو ینی تۆ سەیری کە جاری وایە بێهێزترین یعنی خولی ئینگلیزی لێتە باتەوە جاری وایە عقدەت بۆ دروستەکە جاری وایە تووشی ناڕەحەتی دەکات لە یاریەکە ینی هیچ یاریی کەم لە خولی نایب ئینگلیزیانە 38 هەفتەی پڕ لە چێبڕکێ و پڕ لە قسە لەسەر ڕەحیم ستێرلینگ کەم هەندێکڵن هەر یاریزانێک کە گواردیۆلا فرۆشتی کەواتە یاریزانی ئیسفادەی نەما بۆیە ئەیفرۆشێت ینی لە ماوەی ڕابردوو کۆڵ پاڵمەری لێ دەرچێت کە توێ چێلسی کۆڵ پاڵمەر لەسەر داوای خۆی حەزی لێ بوو بڕوات کە ئەیزانی یاریکردنی بە شێوەیەکی بەرچاو بە ڕێژەیەکی زۆر بەرناکەوێت خۆی ویستی بڕوات خواسی لەسەر بوو داواکاریشی لە گواردیۆلاکە کە من ئەمەوە بڕۆم بۆ چێلسی وەلی یاریزانەکان تر کە کاتێک گواردیۆلا بڕیاری یا ڕەزامەندی داوا لەسەری بیفرۆشە هیچیانمان نەبینیەوە کە بۆ ئاستە بەرزەوە دەربکەون لە دوای ڕۆژنیان لەمان سەرستیەوە بێدوانێ ڕەحیمیش یەکێک بێ لەوانە ئەگەر ئیسفادەی زۆر بواە گواردیۆلا هەتاوانی ئیسفادەی لێک لە دوای ئەوە تاسەوە گواردیۆلا شتی غەڵەت ناکە ینی من پێم وایە ڕۆشتنی کۆڵ پاڵمەریش لەو مەرکەزەیە ئەوەیە کە تۆ بۆ نمونە چەندین یاریزان لەو پێگایە هەیە کە لە ئاستیان بەڵام گواردیۆلا خۆی ڕازی نەبوو بەڵام لەسەر خۆی 100% ینی مەبەستم ئەوەیە کە ڕازی بۆ ینی ئەگەر بۆم یاریزانێکی لەو شوێنیانە بۆیە ڕاگبێکمان گواردیۆلا ڕازی نابوو بەڵام تۆ بۆ منە لە ماستەر ستیفێل فۆدینە لە هەموو جێیەکان ناتوانێت یاریکە ئەوە دی بوو بێرنادۆ سیلڤایە ئەوە جاگریلیشەوە دوکۆیە دیبڕۆینە بۆیە پێگومان گواردیۆلا دەیزانی کە پێویستیشی ئەو تۆی بە پاڵمەر نییە بەڵام قسەکە زۆر تەواوە نە ڕەحیم ستێرلینگ بە کەڵکی گواردیۆلا مابوو چونکە ڕەحیم ستێرلینگ وەکو وتم هەر لە سەردەمی لیڤەرپوڵ و یاریزانێک بوو کە کۆتا لەمسەی زۆر خراپە کاکسی دەبێت چێگە لەو یاریزانانەی کە بەندرانی ماستیەک لە ئەبطاڵ ئەوروپا ینی تۆ لەمسەی کۆتایی ئەم یاریزانە چەندێکە یاریزانە چەندین یانی تاکردەوە نەیتوانی لەمسەی کۆتایی چاک بکە ینی لەمسەی کۆتاییە زۆر خراپە بۆیە هیوادارم لە ئارسناڵ وانە بێ هیوادارم ئیسفادە بە ئارسناڵ بگەێنێ ئەگەر چی بە دووری ئەبینم چکە بەڕاستی ئارسناڵ خاوەنی چەندین یاریزانی باشە لەو باڵەیە بەڵام ئیتر وەکو وتم دەبێ خۆی بۆ یەک پاڵەوانەتی یەکلایی بکاتەوە ئەگەر من پێم وایە بێوێ شێبڕکەی بەدەچێنانی هەردوو نازناوەکە بکات چامپیۆنز لیگ و پرێمەرلیگیش ئەوە پێم وایە کاکسیا دەست بەتاڵ دەرەچێت پێ دوایە کالافیۆری زیادەیەکی زۆر باش بێت بۆ ئارسناڵ و ئارسناڵ پێویستی بەو یاریزانە هەبێت وە بتوانێت جێگەی بۆ بکاتەوە لە پێکاتی ئەساسیە ئارتێتا بتوانێت جێگی بۆ بکاتەوە بەداخەوە تووشی پێکانە دەژینە کالافیۆری لە پاڵەوانەتی ڕابردووشە بینیمە لەگە هەڵبژاردەی ئیتالیایە هیچە بوو یاریزانە زۆر باشەکان هیچە بوو لەو یاریزانەی کە بەڕاستی ئاستێکی بەرزی پێشکەشکرد لایانی هوەری و تەکنیکی زۆر بەهێزە یاریزانێکە دەتوانێت
لە زۆر شوێنی هێڵی بەرگری ئامادە بە یاری بکە یاریزانێکە کە یعنی ئاها لە ساموهیبەتی چیە کە بتوانانی هێرشبەری بەرامبەر بترسێنێ بۆیە ئارسناڵ لە هێڵی لە بەرگریە بەڕێی من هیچ کێشەیەکی نییە وەکوتم کاکسیداد لە هێڵی بەرگریە خاوەنی کۆمەڵەیەک یاریزانی ستاری زۆر چاکە کاگە تۆ سالیبا و بینیوە لە هەڵبژاردی فەڕەنسا ئاستێکەوە دەرەکەوێت تۆ گابریێل ماگالێز بە هەمان شێوە لە هەڵبژاردی وەرازیل تۆ سەیری لاکانی کە تیمبەرکە تازە لە بێکان گەڕاوەتەوە بەڵام بە ئاستێکی بەرزەوە دەرکەوتوەکو خۆت بنوایت کە یەکێکە لەو یاریزانەی هەم بەرگریەکی زۆر باشە کە هەم بۆ یارمەتیدان لە هێڵی پێشەوە یعنی بۆ تۆپی زۆر ناوازە ئاڕاستی تیپی شژیاری بەرامبەرەکە باشی ناسن گۆڵ و ئەسیستی زۆر بێگومان بۆیە ینی لە هێڵی پێشەوە هیچ کێشت لە هێڵی بەرگری هیچ کێشت نییە لە هێڵی ناوە ئاماژەم پێ ئەمتی بەخاوەنی تەنها کێشەکە ئەوەیە دەبێ ئارسناڵ نەفەس درێژ بێت دەبێ بزانێت چیەکە دەبێت پلان و بەرنامی لە سەرەتاوە هەبێ کاکەجان من ئەم ساڵ خۆم بۆ بردنەوەی نازناوی خولی نایب ئینگلیزی تەواوی یەکلایی کردوتەوە دەبێ ئەم ساڵ یعنی من پاری ژوتم بوتم ئارتێتا هیچ بیانوویکی نییە بۆ نەبرنەوەی نازناوەکە چکە وکوتم گرێبەستی باشیان بۆ ئەنجامدا ینی ئەو غەدری کە حەق نییە بەغەدر لەگەڵ گواردیۆلا بکرێکە بۆ نەڵەن گواردیۆلا پارێکی زۆری بۆ سەر فکرێک ئەگە ڕایەنەرەکانی تریژ بۆ ئارتێتا گرێبەستی زۆر باشی بۆ کراوە ئەو چێلسی ببینە چێلسی بووە بە قوتابخانەی یاریزان یعنی 42 یاریزانی هەیە ئەوە سەیری تیبەکانی ترکە بۆیە چێلسی هەر نییە بەرامبەر یانەکانی خولی ئینگلیزی یاریکە ئەگەر بە بڕای من کە نەچن خۆیان ناو خۆیان ناخولێکەکەنەوە لە یاریزانەکانیانە شەشتی دویانتیا دروستە دویانتیا دروستە ئەمە قسەیەکە بۆی کە بۆ نمە قسێک کۆتایی بەڵام بەس تەنها گواردیۆلا لە پرێمەر لیگ بەڵێ گواردیۆلا یاریزان ئەکرێ بەڵام یاریزان لە ژێر سەرپەرشتی گواردیۆلا ئاسی زۆر بەرزەبێتەوە کاکسی دادیانی من هەموو جار ئەو نمونایەن مۆڵم ئیلیکای گۆندۆگان ئەو یاریزانەی کە لە دۆرتمۆند بۆ ئاستە بەرزەوە نەمان بینیمان بووە کاپتنی یانی مانچستەر و نازناوی چامپیۆنزیگی بەدەچێنە ئەمە هەمووی گواردیۆلایە یعنی ڕایەنەر ئەو ڕایەنەرەیە کە گرێبەست ئەنجامدا بەڵام بزانێ ئیسفادەی لێ بکات تەوزیفی بە بزانێت لەکوێ ئەم یاریزانە دەتوانێت بە ئاستێکی نایە بۆ دەربکەوێت بزانێت کە سەیری کە تۆ سەیگە لە مانچستەر سیتیشن ئەچینە دەرەوەی ئارسناڵ بەڵام کەس لە شوێنی خۆی هی نییە یعنی مطمئین نییە ساڵێک جا گریلیش یاریزانی سەرەکیە جارێ فیلفۆدین جارێ دۆکۆ جارێ بەکاتۆ یاریەکە بۆیە لای گواردیۆلا ئەو یاریزانی کە ئاستی نایە پێشکەشەکە و لە ڕایەنەرەکانە دەبێتە جی سەرنجی ئەو یاریزانی سەرنجیە دەبێت لای ئارتێتاش بەم شێوەیە بێت دەبێت وەکو وتم ئارتێتا خۆی بۆ یەکلایکردنەوەی بۆ نازناوێک یەکلایی بکاتەوە نایە بە دوای هەموو نازناوەکانیان ڕابکە یعنی لەبەر ناو ناوبانگە بڵێ منەوە ڕکابەری هەموو نازناو نەخێر تۆ ئەگە بتوانی ئەم وەرزە نازناوی پرێمەری لە ژێر سەرپەرشتی لە ژێر چنگی گواردیۆلایە دەربکەی بەڕاستی گەورەیە بەڕاستی هاندرانی ئارسناڵ دوای 20 ساڵ شا دەکەیتەوە بە دەستکەوتێکی گرنگ و گەورەکە خەونی لە مێژینەی هاندرانی نوێ یاریگەی ئیماراتە ئەم ساڵ مانسیتی نازناوەکە بەرێت تا پرێمەر لیگ بێتام بێتام وەکو ساڵی خولی تالی لێ چەند ساڵەکە یوڤنتوس بینیان بایرن خولی ئەڵمانیا بەڵێ ئەوە لە بایرن و ئەوە لە ئەڵمانیا تا ئەندازەیەک شتێکە لە هاڵێ لە بینەوە بۆتە دیاردە بەڵام تۆ لە خولی ئینگلیزی چەند ساڵەوە نەبووە لەوە تا گواردیۆلا ینی بۆ منە ساڵێک مانچستەر یونایتد بیر ساڵێک چێلسی ساڵێک لیڤەرپوڵ ساڵێک یعنی بیرتە ئەو ساڵێکە ماشینی لیڤەرتا ئەندازەی لیڤەرپوڵ ماشینی ڕایەنەر بوو خۆشترین پرێمەر لیگ بەڕێوە چوو یعنی خۆشترین یاری یعنی خۆشترین خولی نایب ئینگلیزی بوو ئەو وەرزە بۆیە ئێستا دەبێ یعنی بۆ منە کەسی هەبێت کە ئەم بەڕێ لەژێر دەستی گواردیۆلایە دەرکە ئەوەی کە من پێم وایە دەتوانێت ئەمە بکە ئارتێتایە چکە بەڕاستی وەرزی ڕابردوش هەندێک هەڵەی تاکە کەسی و هەندێک هەڵەی کاری ڕایەنەرەتی خۆی نەبووایە بە تایبەتیش لە یارەکەی ئەستۆن ڤیلا کە بەڕاستی لەو یاریەوەی دی ئارسناڵ دوای ئەوە لە ڕووی دەرونیەوە داڕوخە لە دوای دوو گۆڵەکەی ئۆنای ئیمریەوە پێم وایە ئەم ساڵ دەتوانێت ڕکابەری برنەوەی نازناوەکە بۆ پێم وایە دەتوانێت نازناوەکەش بەدەستبێت و وەرزی ڕابردوو سیدات وەرزی ڕابردوش تۆ لە ڕکابەرە بەهێزەکە نەتێژ ڕکابەرە بەهێزەکە بەسەر تاسەرکەوی ینی لەناو یاریگەی خۆت لێت بردەوە لە مانچستەر لەناو یاریگەی ئیتیحاد تۆ تەعادل بووی لەگەڵ یەکسان بووی نەیتوانی ڕکابەرە سەرەکە نەیتوانین لێت بەرێتەوە بەڵام تۆ هاتی بەرامبەر ئەستۆن ڤیلا شکستیێنە بەڵام بۆ نازناوە بێ لە گەورە و بچووک بەریتەوە بێگومان سێ خاڵی مانچستەر سیتی و سێ خاڵی ئەستۆن ڤیلا یەک شتە سێ خاڵی بۆرنمۆس و سێ خاڵی مان یونایتد یەک سێ خاڵە ئەوەیە یعنی تۆ من ئێستاکە باس دەواکەن ئەڵێن قەیچێکە با لە سەرەتای وەرزەوەتی بدۆڕێ من پێم وایە عنی لە دەستدانی خاڵێک لەو سەر کاریگەری لەسەر تۆ کاریگەری زۆر بە تایبەتی کە تۆ لە خولی چینایی وەکو ئینگلیزیای
کاکسی دادبیرت نەچێت لە قۆناغی دووەم کاڵە قۆناغی دومی وەرز کە لافتەی 25 و 26 ئەوانە دەست پێەکە یانەکان ئیتر ئامانج پێکەن هەموو یارەکان قورسە بێ بۆ بەشێک لە یانەکان نانوێت دابەزن بۆ چمپیۆنشیپ بۆ خولی پلەیکی ئینگلیزی بۆیە حتا ئەتوان بەگەری بەرامبەر دیاریەکەن بەشێک لە یانەکانی ناوەڕاستی ڕزبەندی دەیانەوێت سەرکەون بۆ کۆنفرانس لیگ و یۆرۆپا لیگ دیسان بە بەهێزی ڕوبەڕووتە بنەوە بەشێک لە یانەکانی پێشەوە دەیانەوێت بگەن بە نازناوەکە و بگەنە چمپیۆنز لیگ بۆیە بەتایبەتی لە قۆناغی دووەمە هەموو چەند ساڵێکە گواردرا گرەوەکە لە ئارتێتا ئاباتەوە یعنی دەبێت لە قۆناغی دووەم زۆر زیاتر ئامادە بێ وەکو لە قۆناغی یەکەمی خۆش پێ وایە ئەرسیناڵ ئەم وەرزە نازنای خولی ئینگلیزی نەباتەوە ئیتر کاتێەوە هاتووە ئارتێتا خۆی دەست لە کاری کێشێتەوە پێشەوەی ئەرسیناڵ ئەمە ڕەنگە قسەیەکی خودت پێ بڵێن ئێستا کاکە ئەمە دانیشتووە قسەی زلەکەەوە بەڵام من پێم وایە وازدەوە بێنە کە من هەندێکی ڕوحی ئارسناڵم وەکو سەحەفیەک من پێم وایە دوای 5 ساڵ تقریبا ئیدی ئەگەر نازناوە نەبا لەگە ئەو هەموو بەستی بۆ ئەنجام درراوە کاتیەوە هاتووە ئەرتاب لە سەبرە زۆرش ئەگەر یعنی لە دوای ئارسن فینگەرەوە سەبری وا زۆرمان نەبینیەوە ئەگەر چی لە دوای ئارسن فینگەرەوە هیچی ڕایەنەرێک بەخوا بەسەردەمی ئارسن فینگەرەوە تا ئەندازەیەکی زۆر هیچ ڕایەنەرێک هێندەی ئاتەدا خۆشیاری نەکردووە بۆ ئارسنال بەڵام ئارسن فینگەر بەڵام لە سەرەتایە قسێکرد کرد خۆت لە سەرتەمی ئارسن فینگەرە یانەکە بیری لە بازرگانی کردەوە ئەستێرەکانی ئەفرۆشت ینی ئەمە هۆکاری سەرەکی بوو 2003 بۆ 4 نازناوی پریمەر لیگی بردەوە ئارسن فینگەر بە بێ شکست پریمەر لیگی ئاڵتونی کە تاکەیانەیە لە مێژووا بردوێ ئەمە بۆ تا ئەو کاتە ژیانەکە بیریان لایانی بازرگانی نەبوو کۆمەڵ یاریزانی باش لە پێکاتەکەی هەبوون تیپەکە چێژێ بەخشی بەڵام وردەوردەتی یانەکە دەستی کرد بە بازرگانیکردن و یاریزانە باشەکانی ئەفرۆش لە بەرامبەر دەستکەوتنی پارێکی باشە ئەرسناڵ ماوەیەکی زۆر یعنی بڕوا بکە منێ قەناعەتێکمێ ئەو تیپە بە ئارسن فینگەرەوە ئەگەیشتە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و هەنێ جار تا قۆناغی هەشتی شەڕۆی 100% یعنی وەکو پێشتریش ئاماژەم پێکرد یعنی ئەو کاتە ئارسناڵ تەنها ئەهەمی بازرگانی بوو یعنی تەنها پێکاتی 2004 لێ دەرچێکە نازناوەکە ئەمە دەستێ ناخەوانی کۆمەڵی گەریزانی زۆر بەتوانە بووە لە گۆل پاڵێزەوە یان زیمان و ئیتر ئەوانەیە تا ئاگاتەوە ناوەکان نایەنم هەموو یاریزانی زۆر باش بوون یاریزانی زۆر باش مەگەر ئەم پێکاتی ئێستای ئارتاوانە پێکاتی باش وڵی هیوای سەرکەوتن بۆ ئارتا ئاخوازم بە تایبەتی لەم وەرزەیە دەبێ ئەم ساڵ شتێک پێشکەش بکات دەبێ نازناو بەدەستبێنێ دەبێ ینی چکە 5 ساڵە تۆ تیپەکەت ئەوەی کە ویستوتە بۆی ئەنجام ماوی ئەوەی کە گرێبەست بۆ ویستوتە بۆی کردووی ئەوەی کە ینی قرار بێت تیپێک نازناو بەدەستبێنێ قرار بێت تیپێک ئامادەیە بۆ برنەوەی نازناو بێگومان بۆی کردووی بۆیە تۆ دوای 5 ساڵ دەبێ ئەسە دڵی هاندەرانی نەویاریگە ئیمارات خۆش بکەیت چکە بەڕاستی بیانوو نەماوە ئەو گیرە بەسانی کە ئەنجام درراون هەمووی لە پێناو برنەوەی نازناوە بوون تیپەکە سرف بیر لە برنەوەی نازناوە کاتەوە لە شستە بەرشتی ئارتایە بۆیە ئەگەر من پێم وایە ئەگەر ئەم ساڵ نازناونە بە ئارتێتا ڕەنگە خۆی بڵێ خواحافیز بە کورتی بە باسێکی لیڤەرپوڵەکەی ئارنی سلۆت بکەین کە چەندیاریەکە سیاری لە پریمەر لیگ ئەنجامداوە توانیوتی ئاستێکی باش پێشکەشکە و گرنگترین شت لای من کە سلۆت کردوێتی گەڕانەوەی ئاستی محەممەد سەڵاحە هەرچەندە بە دوایین وەرزێدی بەڵام ئەم ساڵ زۆر باشە بێگومان ناکرێت لەسەر ئەساسی سێیاری فەرمی تۆ قیار لەسەر ڕایەنرێ بدەیت بەڵام ئەوەی کە بینیمانە ئەم ڕایەنەرە درێژە پێدەری ڕێبازەکەی یۆرن کلوپ تیپێکی زۆر جوانی بنیادناوە تیپێک کە زۆر حەزی بە یاری هێرشبەریە تیپێک کە زۆر حەزی بە کۆنتترۆلکردنی تۆپە تیپێک کە دەیەوێت زۆرترین هەلو زۆرترین دەرفە دروستکە تیپێک کە بەڕاستی هەر لە گۆڵ پارێز ئەلیسۆنەوە تا ئەگاتەوە دیاز و ئەگاتەوە نۆنێز و گاکپۆ و محەممەد سەڵاح و دیۆگۆ هەموویان عنی دیۆگۆ جۆتا و جەماعەت هەموویان یای ئاستێکی زۆر بەرز پێشکەشەکەن بۆیە چاوەڕی ئەوەی کە پێشببینی ئەوەی کە زاهرێنە چاوەڕی وەرزێکی باش بۆ ئارن سلوتەکەم دوایین کۆمنتت لەسەر پاڵەوانی خولی ئینگلیزی پێم خۆشە دواخسەر تۆگو پێشببینی سارە سەرای وەرزە سیاری ڕۆیشتووە بەڵام وەکو پێشببینی و تەوقع ئەگەی خۆت سیانە پێرە منان لەم سیانەی کێ ببێتە پاڵەوانی لێرساوە ناتوانم بڵم بەڵام کاکسی دات من پێم وایە لە مانچستەر سیتی و ئارسناڵ و لیڤەرپوڵ دەرناچێت
تەوا ئەوسیانە اینجا خۆرەسانجییان نە چێلسی نەمان زۆر جار تیبی نازناوی. زۆر جار زۆر جار تۆ هەندێک یانە بنە پاڵەوان کە بەڕاستی بۆ نۆکو لیستەرستێکەکەی ساڵی 2016 هەندێک تیبە بنە پاڵەوان کە تۆ چاوەڕی ناکەی بەس من بێتەڵم ئەم سیانە ڕۆژحی سەرچین ڕنگ نییە خۆ ڕەنگە ماسە نەدی بە ڕەنگە چڵسی بە سەرەتای وەرزە سێ چوار هەفتە ڕۆژتەوە بەڵام من پێم وایە لەم سێتی بە ئارسناڵ و لیڤەرپوڵ و ماسی دەرناچێت تەواو ئەو قسەیە ڕیکۆردکەن ینی مجازە بۆشت ڕوو نایە پێ دوایە من پێم وایە لەو سێتی بە دەرناچێت زۆر سپاس بینەرانی عزیز سپاس بەم شێوە گەیشتمە کۆتایی هەڵخێمەفتی بەرنامەفتانی وەرزێژ لە کۆتایی بەرنامەکەش سوپاسی ئامادەبوونی گۆران محەممەد ڕۆژنامەنووسی وەرشیەکەم کەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر کرد سوپاس بەشکەتان کات و ساتە بینەر و بیسەری ئەمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی برای بچووکتان سیدات بابانی قوڵ فەرمونون تاڵخێکی دیکە و بەرنامەیەکی دیگە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران من